خود زانن از مرق و ریشه هەیە لە بادینان و هەمی خەڵکی بادینان خوشک و برای منن بۆیە ئەس کە لەوێرەمە گەلێک کەیف خۆشم ئەس خۆشحاڵم کە لە بادینانێمە و هەم وەکو ئێکێتیە هەم وەکو حکوومەتە ئەهمیێتێکی زێدەتر بدەینە دەڤەری بادینان. ئەگەر تەقیمێمە لەسەر ئەساسی هەڵبژاردنی ڕابردووی بێت نەخێر بە دڵی منەیە بەس ئەس زانمە تێکۆشەرە گەلێک دێرینە هەی لەوێرە کەسوکارێ سەربەزە شەهیدا هەی لەوێرە و کادرە گەلێک دڵسۆزمە هەی لە بادینانە خەڵکی گەلێک ئازا و کادرە پێشکەوتومە هەی لە بادینان بەتەکید مەخەلەل هەبیە خەلەل خطاب هەبیە خەلەل سیاست هەبیە دەبێت تەقیمە بکەین بزانین بۆ وەزع ئێکێتی لەو قیمەی ساڵانی 90 هاتینە سەر حاڵەتێکە تەنها 26,000 دەنگ مەهێنا لە هەڵبژاردنی ڕابردووە ئەوە حەجمە دروستە ئێکێتی نییە ئێکێتی گەلێک مەزنترە لە 26,000 دەنگ گەلێک مەزنترە لەو وەزعی کە ئەڤر و جەماعەتی یەکێتی تێدا دەبینن